بەیانی باش کوردستان باس لە بابەتێکی گرنگەکەن کاویش تایبەت بە بواری وەرزشی لارێمی کوردستانە بوارە تا چۆن بایەخی پێدرێت بە تایبەت وەرزشی یانە تایبەتەکان کە ئەمە بۆ ئەو کەسانەیە زیاتر کە دەرفەتی ئەوەیان نییە کە لە سەرەتای ئەو قۆناغانەی کە گرنگە وەرزش بکرێت یاخود بۆ ئەو خانمانەی کە کاری دەرەوە ماڵەوە ئەکەن ڕەنگە ئەو یانانە تایبەت بێت بۆ ئەوان زیاتر کە بتوانن سەردان بکەن یان ئەوانەشی کە لە ماڵەوەنیان حەز ناکەن لە شوێنە گشتیەکان لە شەقامەکان وەرزش بکەن یان دەرفەتیان نییە یانەی تایبەت هەیە لە ئێستادا و تا چۆن ژنانی ئێمە بەشدارن لە یانەکاندا تا چۆن توانیویانە سوود لەم جۆرە وەرزشە وەربگرن. بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری زۆیا محەممەد ڕاهێنەرمان کردووە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیە. زۆیا خان بەیانیت باش بەخێر. سپاسانەکەم مەمنون بۆ بەرنامەی جوانتان کە یارمەتی خەڵکەدان خەڵک ڕاهنماییەکەن زۆرتە بێنە تەرەف وەرزشە. سپاس. زۆیا خان ئەگەر باس لە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم باس لە بەشداری ژنان بکەم لە یانە تایبەتەکان تا چەند ژنانی ئێمە دێنە ئەو یانانە یاخۆ تا چەند سەردانی ئەو یانانە ئەکەن لە ئێستاە بە تایبەت کە سەردەم گۆڕاوە خەڵک چاوکراوەتر بووە یاخود کاتەکانی دابەشەکات وەرزشیش بایەخی تایبەتی خۆی هەیە. ئیسا لە پای جارانە پێشترە زۆر باشتر بووە زۆر ئەلحەمدولیلا باشتر بوو خەڵک ئاگادار بوونەسەوە کە ڕاضە ئیسفادێکی زۆری هەیە بۆیان بەس ئینسانیش بەدەست خۆی کەوتووە زانین چێڵم مەسەڵەن هەمانە دوو دەوامەکە لە دوو دەوامەکە مستەقیم ناڕواتەوە ماڵ تێت بۆ ڕاضە تێوەرزشەکە هەمانیشە بەس هیچ ئیشیگی نیە ئیشی فقط ماڵیێز چێژلێنان و مناڵداری و ئەمانە ئەڵێ تێتەوێ ئەڵێ ناتوانم بۆم ناکری فریا ناکەم بۆ تۆ ناتوانانی ئەم هەموو ئیشە ئەەکەیت ئەم هەموو میوانداری ئەەکەی ناتوانانی یەک سعادت بۆ ژیانی خۆت بێت ینی بۆ سڵامەتی و تەندروستی خۆت بێت ئەمانە زۆر گرنگ و مهمە. ئەمە گەڕێتەوە بۆ ئاستی هۆشیاری کەسەکان بەمونە کە ئەم وەرزش بە گرنگ نازانن یاخود کاتی بۆ دانانێن. بەڵێ وایە ئیسا هەندێکمانەیە ئەوە معلوماتی ئەمەگرە ئەزان وەرزش سوودەمەندێکی هەیە بۆ لەشیان هەندێک تریشمان هەیە نەخۆشەکەون ئەڕۆنە دکتۆر پێیان ناڵێ ئەبێت تۆ ڕاضە بکەیت بەداخەوە ئەوە زۆر مەسەڵەن درەنگ ئەوێت تەئخیر ئەبێ کە ئێمە نەتوانین خۆمان فریایی خۆمان کەوین بڕینە قاعەکان ڕاضە بکەین لە ژێر نەزەر مەدەڕەبێکی شارەزار بێت کە بتوانین یارمەتیمان بە. گرنگی ئەم وەرزشە چییە بە تایبەت کە ڕاهێنەری تایبەت هەبێت بەو بوارە؟ گرنگی وەرزش ئەوەیە سوودەمەندی زۆرە بۆ لەشی ئینسان بە تایبەت بۆ عەزەڵەکان ئەگەر ئینسان عەزەڵێکی سالم و بە قووەتی نەوێ لە لەشیە یعنی ناتوانێت لەشێکی سالمی بێت یعنی تۆ ئەگەر مێشکێکی سافت نەبێت ناتوانی باش بیرۆکەیتەوە ناتوانی باش حتا ئەوانەی کە لە وڵاتەکانی وەکو ئێران لە وڵاتەکانی ترا لە 3 ساڵگیەوە تەمەەن 3 ساڵی مناڵ ئەنێرنە ناو قاعەکان دەستەکەن بە ڕاضە بەردەوامە ئەو ڕاضە بەردەوام یەکەی چییە وەختێ مناڵێک ئەڕواتە مەکتەب باشتر ئەتوانێت بیرکاتەوە باشتر ئەتوانێت دەرسەکانی لەبەر بکە باشتر ئەتوانێت بیخوێنێ ئەسڵن بە نەزەر من خۆم دوودانە لە مناڵەکانم وا بووە کە هیچ لەتمەیەک نا لە دەرسەکە کابرا تێ کاتی بۆ داانێ مەسەڵەن تێت ئەڵێ من مانگێک تێم لێرە ڕاضاکەم تۆ بڵی بە مانگە من چەندێ دابەزم تۆ لەبەر ناوێ ئەوە بڵی من قەڵوە بوو واتە لای ئێمە تەنها بۆ دابەزاندنی کێش بیرەکەنەوە ناویانەکان بەڵێ زۆرمان هەیەوە زۆریشمان هەیە نا مەسەڵەن هەست چەند ساڵایسە لەگەڵ منە بەردەوامە هەمانە 2 ساڵە 3 ساڵە بەردەوامە خەریکە ڕاضاکەن بەس بەداخەوە ناوی ئاوە بیرکەین لە وەرزش سوودەمەنیکی زۆری هەیە بۆ ئینسان یعنی ئەتوانێت مێشکت سافکات بەباشی لەگەڵ خەڵکە تعاملکەی لەگەڵ عیلەی خۆتا تعاملکەی ئیشەکانت بۆیتە پێشەوە وەرزش ئەتوانێت پێستی تۆ گەنجترەوە جوانت کاتێکیان چەند ساڵ لەوەی کە بیری لەکەیتەوە گەنجترت کات ئەتوانێت لە مەسەڵەنین دڵە جەڵدەی دڵە بۆیرەکان دڵکە تووشی چەربی ئێوەن پاکیان کاتەوە نێڵێت تووشی جەڵدەی دڵ یا مەسەڵەن جەڵدەی مێشک بوون ئەوانە زۆر گرنگە بۆ کەسایی کە خەریکن مەسەڵەن دوور ئەکەفنەوە لە ڕاضە کاتی بۆ دائانن ئەڵێن ئێمە ئەتوانین بە مانگێک یەک مانگ یا ئەڵێ ناتوانم بەخوا مەجالم نییە بۆ مەجالت نییە ئەشی ئێمە بکەینە بەرنامەیەکە ئەمە لەناو ژیان خەڵکا بێت ئێوەش زۆر مەمنونم لێتان کە زەحمەتتان کێشاوە واقعاً ئەمە یارمەتێکی زۆر ئاهات بە خەڵک کە کەسێک کە نازانی سوودەمەندی ڕاضە وەرزشکردن چییە
ئاگادار ئەوێت و فێر ئەوێت کە ئیسفادە بکات ئینشاءالله واتە ئەو کەسانی کێن ئەڵێن بۆ مانگێک ئەمە ئەو سوودا گەێنێ یانە بێ وەرزش وا بێت کە بە بەردەوامی و بە درێژایی تەمەنی کەسەکە ئەو کاتە ئەتوانێت سوود لە وەرزشە ببینێت کە ئەیکا ئەگەر تۆ ئەیسا ماشەڵڵا خۆتان گەنجن هیچ دێر نییە بۆتان یعنی بۆ ڕاضیکردن قەت دێر نییە ئەگەر هەر لە ئیسۆ ئێوە دەست پێ بکەن ئیسفادەی زۆرە بۆتان یعنی لەشت بۆ هەمیشە سالمە ئەو کەسانە تێنە ئێنە بۆ مانگێک تێنە ناو قاعە مەسەن ئەڵێ بە هیوای ئەوەیە تۆزی ورکی بچکە بێتەوە هۆکاری بەردەوام نەبوونەکە بۆ چیە گەڕێتەوە ئایا بێزارە بن لە وەرزشەی کە ئەیکەن ڕانەهاتوون لەسەری ڕانەهاتوون لەسەری بات هەر قسەیشیانەوەیە کە مەجالمان نییە کاتمان نییە بخوا بەسنە ئەشێ جۆرێک بێت کە لە ناو خەڵکە ئاماو بێتەوە هەموو بزانن سوودەمەنی ڕاضە چۆنە پرسیاریان لێ ناکەن کە بۆچی کاتیان نییە بۆچی مەجاالیان نییە مناڵەکەم لە مەکتەبە مێردەکەم تێداوێت چێشتی بۆ لێ بنم ئیتر ئالەم بیانوانە کە تێرنەوە بەس ئەوانە من ناتوانم قەناعەتکەم بۆ قسانە ئینسان ئەگەر تەندروستی و سڵامەتی خۆی و ئایلێ ئەوێت ئەبێ ڕاستێ بەردەوام بێت لەناو ژیانە لەم تێگەی بەڵێ زۆر جار ئەڵێن بۆ نمونە ئەتوانیت لە ماڵەوە خۆت وەرزش بکە ڕەنگە زۆر کەسیشەوەی تاقی کردبێتەوە کە لەوانەیە بۆ ماوەی چەند ڕۆژێکە وەرزشەی کردبێت ئایا ئەو وەرزشەی کە لە ماڵەوە ئەکرێ بە بێبوونی شارەزایی ئەبێتەوەی ئەوەی کەسەکە زیانی پێ بگالەوەی کە سوودی پێ بگەینە چونکە هەندێک جار جۆرە وەرزشمانەیە کە قورسە یان ڕەنگە زیان بە ئێسکەکان یان جومگەکان بگەینێ لە جەستەی مرۆڤە ئەو وەرزشەی لە ماڵەوە ئەکرێ بە بێ شارەزایی تەندروستە؟ نا ئێمە لەلامان بووە تەلەبە هاتووە تووشی فقەرات بووە پشتی ئازاری بووە مەسەڵەتی من ئاوا ئەنەمێتمە دلیلی حتممە تۆ ڕاضت کردی بەڵێ خۆم لە ماڵەوە ڕاضم کردووە بەس شارەزان نەبووە نا دروست نییە ئەو یەکی دوومەنیشی سن کابرااتیڵێ ئای من ئەم جیهازە و جیهازە لە ماڵە ئەو نەجیازمەیە ئەوم دێ بە قاعی دانینیتر ئەڵێ ئەوانمە هەیە بەس ئینسان بە تەنایی خۆی ناتوانێت وەختی تۆ لە ناو قاعیکایی مدەڕبێک لەبان سەرتەوەیە یا بە جەماعی خەریکی ڕاضاکەی شتێک نیرویکمان هەیە بەناو ئەنەرژی پێ ئەڵێن مثلا ئێمە ئەڵێن من لە تۆ ئەو لە ئەو هەموو کە پێکەوە بە جەماعیەکەن ئەنەرژی ئەگرن یعنی وزەیەکی تازە ئەگرن بە باشتر ئەتوانن ڕاضەکانیان بەردەوام کرد بەس لە ماڵەوە ئینسان تحملی نییە تااقەتی نییە ئەمە سعاتی ئەمە 2 سعات ئەمە 2 ڕۆژ لەسەر ئەم جیاز ڕاکردنەوە تۆ ڕاو کرد بەسی تر تااقەتت نامێ ناتوانانی بەردەوامی بکەیت باشترین کارەوەیە بڕنە هۆڵەکان بڕنە قاعی ڕاضەکان لەوێ اشتراکەکانیان کەن خۆیان بەشدار بن ڕاضەکانیان بکەن تا بزانن ڕاضێ دروستی لەگەڵ ئەو ڕاضێک کە لە ماڵەوە بیکە چەنێ فەرق و تەفاوت لە بینایە بەڵێ ئەم وەرزشەی کە لەو هۆڵانەیە ئەکرێت بەسە بۆی کە ئەو کەسە جستێکی تەندروستیە بێ یاخود پێویستە وەرزشی زیاتر بکات یان جۆری دیکە هەیە ئەگەر ئێمە بین بۆ جۆر بنەوەیەکی سێری وەرزشکەین وە تۆزیحی بین ئەگەر واقعی بێ ئستاندارد بێ ئێمە ئەتوانین لە هەفتەیەکە 3 ڕۆژ یانەی 3 ساعت ڕاضە بکەین بۆ لەشمان کافیە زیاتری پێویست نییە ئیتر مەگەر ئەوەی کە کەسی زۆر قەڵوە ئەوێ زووتر دابەزێ ئەتوانێ هەموو ڕۆژێ 2 ساعت ڕاضەکە یعنی بۆ ئەو کەسانی کە ئەڵێن ئێمە ناتوانین مەجالمانی ئەتوانن ڕۆژنە ڕۆژێک 1 ساعت ڕاضە بکەن ئەتوانن ئەو سوودەمەنیە بگەین لەش خۆیان ئەو کەسانی کە بەشداریەکەن لە هۆڵەکانە زیاتر لە چ تەمەنێکدان ئایا تەنها کەسانی بەتەمەنە یان گەنجن یان ئەگەر ئاماژە بە تەمەنەکانیان ئیسا کاری بەسەر ئەوە نییە کە تۆ بڵی مەسن ئەفو بە تەمەنن یا گەنجن لە هەموو نوعێکی ئێمە تێتە لامان مەسەڵەن لە گەنج تێ لە تەمەندارتێ بەس هەمانیشە بەداخەوە تەمەنی ڕۆشتووە تووشی فقەرات بووە تووشی سۆفانی قاچ و ئەمانە بووە تێتە ئەوێ ئەبێ زۆر شارەزابی لێ زۆر ئاگاداری بیت کە خۆی تووشی مشکلەی تر نەکات یاریەکان ئەوان تایبەتە تێ لە هەموو نوعێتێتە لامان واتە و کەسانەشی کە نەخۆشی ئێسک و جومگیان هەبێت وەرزشی تایبەتی خۆیان یان بەڵێ وەرزشی تایبەتی خۆیانەیە ئێستا من لە لامان هەیە مەسەڵەن ئەوانەی کە تووشی فقەرات بوون ئەوانەی کە مەسەڵەن ژنانی کە حاملەن ئەمە کورسی تایبەتیان باڵێ کورسی تایبەتیانەیە ئەبێ بزانێ مدەڕێ بێ کە شارەزا بێت نە ئینکە بێ ئەو نەختونەوانە زۆر حساسن ئەبێتە چارەسەر بۆیان باڵێ چۆن حتا باڵێ یعنی ئایسێمە هەمانە شکر بخوا لە خۆ بەزیە بێت مەسەڵەن ئەوەڵجار کە هاتکۆ نەیتوانیوە حرەکەتی بوو چ بکە نەیتوانیە بجوڵێت ئیسە بە باشی هەموو ڕۆژە پرسیاری ئەکرێت کە تۆ ئەمڕۆ چۆن بوو وەزعەت دوێنێ چۆن بووی ئەڵێت کە باشترم ڕۆژ لە ڕۆژ بێ باشتر ئەوێت
مثلا ئەو ماسوولگە لێ بە قوتەوێتەوە یعنی ئەو کەسەوە تووشی فقراتە بێت کێشی زۆر لەسەرەوە ئەگەر بتوانین 1 کیلو 1 کیلو یعنی چەندێکەمە کێشی دابەزێت چەند دەرسەد ئەو بیماریە تەسکین پێیاکە یعنی ئەو ئازاریە کەمەوێتەوە جا بزانن ڕاضە چەندێ ئیسفادە هەیە کابرا مەسەڵ هەیە لە لامان چۆری دڵی بووە چۆری جەرگی بووە کاتەوە لێنا چەند مانگ ڕاضەی کردگە شکر بخوا ساف بووە یعنی هیچ مشکلێک لە دڵ و لە جەرگیە نەماگە. ئەگەر باس لەو کەسانە بکەین کە بۆ کێش دابەزانن یان دوایتر ئەوانەشی کە بۆی جستیان بە ڕێکی بمێنێتەوە کەسانی کە کێش دابەزێن نەگەر ڕوونتر باس لەو بکەی بۆ نمونە کەسێک بێوێت چەند کیلۆیەک لە کێشی کەم بکاتەوە شێوازی تەندروست چۆنەیان چۆن ڕێنمایی ئەەکەن کە وەرزش بکات و لەگەڵیشە ڕێنمایی دیکە هەیە بۆی کە بتوانێت ئاسانتر کێشی خۆی دابەزێنێت ئاسانتر کەسێک کە هاتوو ئێوەی کێش دابەزێنێ ڕێنمایی تۆ چییە بێت ڕێنمایی ئێمە ئەوەیە من خۆم تەجروبەی خۆم کە ئەوایە کەسی کە تێتە ناوقاعە بەوسیلە ئێروبیک ئەتوانێت ئێروبیک حرکاتایەکەیت سەریع لەسەر ئستێبیا لەسەر ئەرز ئەیکەیت ئەجۆڵی بە ماوەیە 45 دقیقە ئەچێت و بەردەوام بیت بعد حرکەتایە لەسەر وەرک و لەسەر شوێنایەکی تر لە لەشت بە هەر نوعێکە خۆت کێش دابەزینت بێ ڕۆبوونە ماسوولکەکانت بێ ئەتوانن باشترین بۆ کێش دابەزین وەرزش ئێروبیکە تو ئەتوانی لەوە ئیسفا دەکەیت تەنها وەرزشە یان بۆ نمونە کەسێک بەتایبەت لای ئێمە زۆر بایەخ بە خواردن ئەدرێ جۆری خواردنیش بە هەمان شێوە کاریگەریە بێت یان ڕێنماییان نانێ بۆی کە خواردن کەم بکەنەوە یان جۆری خواردن بگۆ خواردن زۆر تەئسیری هەیە لە لەشی ئینسانە یعنی ئەگەر ئیسە جنابتان بێنە ناو قاعە ڕاضەکەم بتەوەی کێش دابەزێت بڕۆیتەوە ماڵ دانیشی تر ئەوەی کە دڵتە خوازێ بیخۆی هیچ ئیسفادێکی نییە بۆت لەبەر ئەوەیە لەشت معدە هاست برسیەتی ئەکات پێویستی بە خۆراکە تۆ وەختێ تیت خۆراکی زۆر خۆی دووارە بازم هەمان شێواز ئەوێت تۆ چی ئەوێتەوە قەڵەوەی زۆر جار کەسانێک لای بۆ منە کە قەڵەو بێ بەتایبەت دەگەر قەڵەبوونەکەی لە سەرەتایە بەڵێ هیچ نییە وەرزشەکەم دابەزێ ئەگەر خواردن بخوا بۆ بەردەوامیە بە وەرزش دابەزێ خواردن کەسی کە قەڵەو بێت ئەبێ تێتە ناو قاعە ڕعایەتە خۆراکەکانی کە خواردنەکانیشی بە بەرنامەوە بێت تا کاتێک کە دا ئەبەزێ لەشی کاتێک لەشی دابەزی وەرزشی بەردەوام کرد ئەتوانێت چت بخوات ئەو مقدار کالۆریەکە لە لەشیا کۆوە بێتەوە ئەتوانێت بە وەسیلەی ڕاضە چۆن ئەو بەردەوامە خەریک ڕاضەکە بێتە ناو قاعە بە وەسیلەی وەرزش بیسووتنێ ئەوە مشکلێک نییە بەس لە کەسایەکە کە قەڵۆن هێشتا دانەبەزیون چەند کیلۆ کێشیان ها لەسەرەوە نا ئەسڵ دروست نییە کە بێنەوە ماڵدانیشن بخۆن ئەو خانمانێک کە لە ماڵەوەن یان ئەو ژنانێک کە لە ماڵەوەن دەرفەتیان نییە بێنە ناو هۆڵەکانی تایبەت بە وەرزشەوە ڕێنمایی تۆ بۆ ئەوان چییە ئایا ئەوانش لە ماڵەوە توانن وەرزش بکەن یان چه جۆرە وەرزشێک بۆیان گونجاوە بیکەن من ئەو جارتری شەر مقابلترمان بووم پرسیارە کردیان ئەگەر ئەیانەوێت مەسەڵ ناتوانن بە تەئکیدن کە ناتوانن هەرچەند ئینسان میلی کارێکی بێ ئەتوانێ بە تەئکید کە ئەتوانن لە ماڵەوە لەشیان گەرمکەن بە ماوەی چارەکە نیم سەعات حرەکەتکەن دوای ئەوە تەرکیزیان لەسەرەوە چۆن ئێمە مادێک لە لەشمانایە بەناو گێلۆکێس دوای نیم سەعات دوای 30 دقیقە تۆ ئەتوانی بڕێتە ناو داخلی ئەو مادە بیت دوایەوە ئەڕواتە ناو چۆری ئەبێ حد ئەقل نیم سەعات بجوڵی جا ئەو کاتە تەرکیزۆ لەسەر ورکتە شانتە قۆڵتە هەر کوێنێکتە کە گەرەکتی کێشە دابێت جوڵە ئیشی ماڵ ئەبێتە جوڵە ئەوە ناوێتە جوڵە ئەو جوڵە لەگەڵ ئەوە فەرقی هەست ئەو نوعێکی کە ئەم نوعێکی ئەبێ بزانێ شارەزا بێت لە جوڵەکان لە حرەکەتەکان چۆن بیکە مەسن کابراگە شارەزانەوە یەکسەر لایک لە لەش خۆی سەقەت کات ئەوە دروست نییە ئێمە بوومانە تەلەبە هاتووەتە لەما مەسن لە قاعگەلی ترا بووە هاتووە لایکی لە لایکی گەورەتر بووە ئەڵێ ئەمە چییە وڵڵە مامۆستا ڕێزەکان بە غەڵەت وتراوە پێم یا بە غەڵەت حرەکەتی کردووە لایکی گەورەتر بوو لایکی بچکە بوو لایکی گەورەتر بووە بەس ئەتوانێت ئەو کەسیش لە ماڵەوەکەی ڕاضاکات نەزانێت معلوماتی نەوی لەسەری ئەتوانێت مثڵان خۆی سەقەتکە بەس ڕاکردن ئەوە ئەتوانێت شتێکی باشە بۆ ئەو کەسەکە ئەیەوەی کێشی دابەزێ ڕاکردن شتێکی باشە ئەتوانێت ئیسفادەی لێ بکە ئیتر وەکو حرکەتەکانی تر نییە چۆن سکاورە سەری ئینتەرنێتەکە ئەبینێت هزاران نۆ ئەو تکنیک و فەنمان هەیە بۆ کێش دابەزین و بۆ جوانکردن لەش معلوماتی لەسەری نێتێت ئەینەن ئەو بکە نازانێت بە دروستی شارەزانیە خۆی تووشی سەردەماکە بەسنا بەڵێ کەسێک بێ گۆڕانکاری لەشی دروست بێ بەتایبەت دوای وەرزشکردن ماوەی چەندێکی بۆ دانێن بۆ نمونە ئەو گۆڕانکاریانە لە ماوەی چەندێکەوە یعنی ئەزانم بۆچی ئەڵێت بۆ جوانکردنی ماسوولکەکان لەشی تقریبان لە 6 مانگە بەردەوامی بکە مەسەڵەن ئەمانە کێشی زۆرە
تیتنەوە قاعە چەند مانگ یاری ئەکات هەموو ڕۆژێک بەردەوام هەموو ڕۆژێک بووە هاتۆ تا 2 مانگ 3 مانگ کێشی زۆر بووی کێشی کە دابەزیوە دوای ئەوە کورسی ئەگۆڕێت کورسەکانیمان گۆڕاوە کردمانە بە لە جوانی بووی مەسەڵەن بەرنامەدانراوە لەسەر لە شولاری لە هەفتا 3 جار کافی بووە بۆ ئەو تەمرینی کردوە لە دوای 6 مانگە بەڵێ ئەو شتەکە گەرەێکی بووە ئستفادەی لێکرە دروست بووە لە لەشیە بەڵێ زۆیا محەممەد ڕاهێنەر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ